بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين بەڕێزان و خۆشەویستان لە زنجیرەی چواردەهەمین لە پەروەردەی منداڵ پرۆگرامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ پەروەردەی منداڵ دەگەینەوە بە خزمەتی ئێوە. ئەم زنجیرەیەش تەواوکەری زنجیرەی پێشوو دەبی کە سەبارەت بە پەروەردەی منداڵ لە بواری و لایەنی فکری و هزری. تەواوکەری ئەو لایەنە باز دەکەین کەوا چۆن ئێمە بتانین منداڵەکانمان پەروەردە بکەین لە بواری فکرەوە، لە بواری عەقیدەیەکی پاکەوە، لە بواری ئەوەی کەوا ئەو منداڵە هەم مێشک و فکری پاک بی و هەم دڵی عەقیدە و بیر و باوەڕێکی چاچی تێدا بیتن. یەکێک لەو خاڵانەی کەوا لە زنجیرەی ڕابردووش ئاماژەمان پێکرد ئێستا تیشتی باشتری زیاتری دەخەینە سەر، ئەویش بواردان بە منداڵ بۆ ئەوی پرسیاری ناودڵی خۆی بکە. دایک و باوکانی بەڕێز خۆشەویستان، منداڵ کائینەکە خوای گەورە خەڵقی کردیا عەقڵ و بیر و هۆشی بە زۆر شت دادەشێ. حتا لەو کاتەی منداڵ زمانی نییە بە هەندێک شتی تر تعبیر لە شت دەداتن. لەو کاتەی برسی دەبی دەگریێ، لەو کاتەی زێشی دژان دەکا دەگریێ، ئەگە ژانەکەی زۆر بە قوربی گریانەکەی زۆر زیاتر دەبیتن. کەواتە ئەو منداڵە هەست و نەستی هەیە، ئەو منداڵە هەستی هەیە، هەست بە شت دەکا، شعوری هەیە. کەواتە لۆیە دەبی ئێمە هەوڵ بدەین ئەو شعور و فکرەی منداڵ نەبرێنین، کەپتی نەکەین، نەیشارینەوە، بەڵکو هەوڵ بدەین بە هەر شێوازێک بی ئەو منداڵە ئەوەی ناو ناخی خۆی دەرببڕیتن. یەکێک لەو شتانەی کە منداڵ دێتە گۆ، دێتە قسان دەکاتن، فام دەکا، شتی دەبینیتن، پرسیاری زۆری هەیە لە دەوروبەری خۆی، پرسیار دەکا لە دایکی، لە باوکی، لە براگەورەکەی، لە خوشکەکەی، پرسیار دەکە لە مامۆستای. ئەو پرسیارانە نیشانەی زیرەکی ئەو منداڵەیە. ئەو پرسیارانەی ئەو منداڵە کە دەیکا لە تو نیشانەی ئەوەیە ئەو منداڵە عەقڵی بەسەر شت دادەشێ. هەر ئەوە نێت تەمەشای شتێکی بکاو بیری لێ نەکاتەوە، نا، تەمەشا دەکە ئەو کورسیە، ئەو کورسیە فکری لێ دەکاتەوە، کە فکری لێ کردەوە پرسیاری بۆ دروست دەبی. دەرێ بابە ئەو کورسیە لە چێ دروست کرایە؟ ئەدی ئەو کورسیەی کەوا ئەو دارە لە چی هاتیە؟ ئەو هەموو دارە لە چێن دەردێ؟ کو دار شین دەبیتن؟ ئەوە پرسیاری ئەو منداڵەیە. ئەگە دایک و باوکەکە کاتێک کە ئەو منداڵە ئەو پرسیارەی کرد، لەکن تو ڕەنگە بری کورد ئەو منداڵە ئەو پرسیارە بێمەعنایانە چیە دەیکەی؟ ئەگەر وات بە منداڵەکە کۆ ئەو منداڵە بەسە خۆی دادەشتێتەوە و ئەو منداڵە جارێشتر پرسیار ناکات. بەڵام ئەگەر هات دایک و باوکە بەڕۆکی خۆشە وەڵامی پرسیارەکانی منداڵەکەی خۆی داوە بە تەفسیری و بە درێژتر بواری دە زیاتر منداڵەکە پرسیار بکە، لەبەر ڕوون کردەوە بە قسەیەکی خۆش و بە جوانی ئەو منداڵە فکر و هۆشی زیاتر دەبی و کەیفەکی بەخۆی دێ کەوا پرسیاری هەیە و کەسێکی گەورە وەڵامی دەداتەوە. کەواتە لێ بەڕاستی یعنی یەکێک لە شێوازەکانی قورئانی پیرۆز ئەگە سەیر بکەیت بەڕاستی کە زۆربەی زۆری ئەحکامەکانی شەرعی ڕوون کرایتەوە لە ڕێگای پرسیار و وەڵام بووە. بزانە تەمەشا بکە لە قورئان عەفدەیان 18 شوێنی قورئان هەیە کە خوای گەورە سوبحانه وتعالى لە پرسیار و وەڵام ئەحکامی شەرعی ڕوون کردەوە. ويسألونك عن المحيض قل هو أذى يسألونك عن ذي القرنين قل سأتلو عليكم منه ذكرا ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا ويسألونك عن الساعة أيان مرساها. أو برسيارة زورا وزورا برسيار كردني خلق كي سردمي بيغمبر صلى الله عليه وسلم التي للروج قيامت كبابتك فكرية عقيدية برسيار كردن لأحكام شرعي لأحكام شرعية كان. ويسألونك ماذا ينفقون تشتك ببخشن برسيار كردن لكون كائنات. ويسألونك عن الجبال كواتا أو برسيارن هما زورن هما تشنن لوي كواتا من دالش هر برسيارة كرد براسي تي خويتي جيل الرابقريتن ولامتي راستو دروستو ريكو بيشي بدريتوا خالي تشتر لبو پروردي فكري من دال هزي من دال بهيز بكري اويا راستو خو قفتو قو كردن لقل من دار براستو خو. يعني مثلا بونو منا كاتك كإنسان من دالك لقرتا كركتك تكتا كوري خوم بابا جيان دستي بس دابيني او زناوي بيني آرام جيان سردار
عەبدوڕەحمان، عەبدوڵڵا، ئەحمەدی کوڕی گەورەم، خۆشەویستەکەم، کچە جوانەکەم، خنجیلانەکەم، ئەو قسە جوانانە، نازدار گیان مەسەر کچەکەت یان ئەسما گیان، ئەوها بەو شێوازە گفتوگۆی لەگەر بکە، بیدوێنە ڕاستە و خۆ پرسیاری لەگەر بکەی، یعنی گفتوگۆی لەگەر بکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو شێوازەی گەلک زۆر بووە. تەماشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک لەگەر ئەنەس نەک هەر بە ئەنس ناوی هیناوی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرمووی یا ئونەیس ئەی ئەنەسۆکە گیان، ئەی ئەنەسۆکە. بەو شێوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گفتوگۆی لەگەریان کردیە. وهروەها وەکو لە فەرمودەکانی عنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرنجی منداڵەکەی ڕاکێشایە کەمجار بە نازناوەکی جوان ناوی هێناوە، یا غولام، ئەی ڕۆڵە گیان، ئەی گەنجی تازە پێگەیشت و ئەی جگەر گۆشەکەم. ئەهەیان لە قورئان خوای گەورە کە باس کە یا بونەیە ئێرکەب معانا، وەکو نوح پێغەمبەر ئەی ڕۆڵە گیان هەچەندە کوڕەکەی کافرە دەرچووە لە ئەمر و فەرمانی باوکی، زەلامی شەو گەورەیە بەڵام عەتف و سۆزی بابایەتی لە بۆ دەردەبڕیتن. یا بونەیە یان لەو کاتی ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە ڕوو لە ئیسماعیلی جگەر گۆشەی دەکا، کاتێک کە ئەمر و فەرمانی خوای گەورە جێبەجێ بکەن کە سەربڕینیەتی یا بونەیە یا بونەیە ئەی ڕۆڵە گیان، خوای گەورە ئەمرمان پێ دەکاتن کەوا ئەنی ئەذبەحوک کە سەرت ببڕم. یە ڕاستەوە خۆش ئەو کوڕە ڕۆڵە گیان ئەو ئیسماعیلە بەڕێزە کە پەروەردەیەکی زۆر جوان کرایە، کاتێک کەوا ڕنگدانەوەی شێوازی قسەکردنی باوک لەو منداڵی ڕنگ دەداتەوە، لێ ئەویش نارێ یا ئەبی، ئەویش دەڕێ یا ئەبەتی فعل ما تؤمر، ئەی بابە گیان، ئەی بابی خۆشەویستم، ئەوەی ئەمر و فەرمانت پێکرایە جێبەجێی کە و ئەمر و فەرمانی خوای گەورە جێبەجێ بکات. خاڵیشتر خۆشەویستان و بەڕێزان، سەبارەت بە پەروەردەی منداڵ لە ڕووی فکر و هزرەوە ئەویش بریتە لەوەی کەوا فێرکردنی منداڵ، گەشەکردنی فکر و عەقلی منداڵ لە بواری فێرکردن و ڕاهێنان. کە دەی ڕاهێنان واتە فێرکردن ئەوە دیارە یعنی دەرسی نەزەریە، کاتێک کە دەی مەسەڵەن تو دەرسی عەقیدەی پێ دەرێی، دەرسی ئادابی پێ دەرێی، کاتێک داک و بابەکە دێدەرێ ڕۆڵە گیان ئەو شتە چاکە ئەو شتە خراپە بە ئەو شتەی بکەین، ئەو نەسیحەت و ئامۆژگاریانم لێ جێرێ بگرا، ئەوە هەموو شتی گفتاریە، هەموو شتی قسەیە ئێمە پێیان دەڵێن. بەڵام ئەوەی کە زۆر مهمە دایک و باوک بتانی پەروەردەی منداڵەکەی بکە لە بواری ڕاهێنان بە عەمەلیەن هەندێک شتی پێ برێ. زۆر جاری وا هەیە دایک و باوکەکە زۆر بە توندی زۆر بە قسەی ڕق منداڵەکانیان یعنی بەرپەرچیان دەنەوە، قسەیان پێ دەرێن، کورە ئەتوو نازانی کەینێ فێر دەبی، ئەتوو وەحشی، ئەتوو بێعەقلی، ئەتوو عەقلی بەسەر شتاندا ناشێ. ئەو قسانە زۆر بەڕاستی تەئسیر لە فکری منداڵ دەکات، شخصیت و نەفسیەتی ئەو منداڵی پێدەشێتەوە. ئەدی چ باشە وا چاکە کاتێک منداڵەکە شتێکت پێگەڕۆڵە گیان ئەو شتەی بکە، نازانیتن کە نەیزانی زۆر ئاساییە دەستی دەگری دەیبێ دەرەها ڕۆڵە گیان ئەگە ئەو جار ئەو شتەر ئەوها کرد ئەوها دەکەی ئەوها دەکەی ئەو شتە بەو شێوەیە پێ دەبیتن. ئەو گلۆپە دەیبێکن پلاکەی ئەگەر ئەوها لۆ خوارێ بوو ئەو یعنی گلۆپەکە پێ دەبی. بەڵام ئەگە بە عەکسەوە لۆ لای سەرێت هینا عەکست کردەوە ئەو یعنی گلۆپەکە دەکوژێتەوە ڕۆڵە گیان، ئەو منداڵە وەردەگریتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک بەلای مێر منداڵێکی گوچکۆکە داڕۆیشت، حیوانی چا دەکرد، یعنی بڵێن حیوانی کەور دەکرد بە کوردەواری خۆمان. ئەو منداڵە خەریک بوو، بەڵام دیار بوو ئیشەکەی یعنی لێی نەدەزانی، دەزان پێغەمبەری خواچی کە صلی الله عليه وسلم خۆی لێ تووڕە نەکرد. پێغەمبەر خۆ نەیگوەرە لە تۆ گۆشتت هەموو عەدەم کرد و خۆت نەهێشتیە و ئەوها نابیتن، نا هیچ قسەی نەکرد. گوتی مەجالی من دەدەی حتا ئوریک، حتا پێت نیشان بدەم سەلخوها چۆن ئەو حیوانە کەور دەکرێ، منداڵەکە دوورکەتەوە. پێغەمبەری خوا قۆڵ و باسی خۆی هەر کرد، ئینجا دەستی خۆی لە بەینی پیستەکە و گۆشتەکەینا دایڕنی حتا تەواو پیستەکەی لێ کردەوە. ئینجا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ڕۆڵە گیان حیوان بەو شێوەیە کەور دەکرێتن. بەڵێ برایانی بەڕێز خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز، بەڕاستی ئێمە هەنابی بەس قسەی بکەین، دەبی هەندێک جار کردداری بە منداڵەکان نیشان بدەیت لەوەی فکر و مێشتیان بەقوت بی، ئەتوو هەر بیشتێنەوە هەر قسەی پێ برێ هەر برێت و نازانی ئەو منداڵ هەر بە نەزانی دەبینێتەوە، هەر فکری دەمریتن بەسەر خۆی دادەچێتەوە، تەئسیری لێ دەکا فکرێکی مردی لێ پەیدا دەبی. زۆر جاری وا هەیە تەماشا بکە منداڵێک مەسەڵەن لە دەرسێکی خراپە
لە دەرسی بیرکاری یان لە دەرسی ئینگلیزی لە دەرسێک لە دەرسەکان ئەو منداڵە عقدە نەفسیەتی لێ پەیدا دەبی تێناگە لەو دەرسەی لۆ چونکە دەستە قوتابخانەی مامۆستایەکە خۆی لێ تووڕە دەکات قسەی پێ دەرێ دەرەجەی لێ دەستچێنی دێتەوە مارێ لە مارێ هەست سەرزەنشکردن و قسە پێگوتنە وەی لێ دێ ئەو منداڵە تەواو یعنی ئەو دەرسەی لە کن دەبتە دێوەزمەیەک یعنی بەوی بی ناوی ئەو دەرسەینێ ڕچی لە هەر مامۆستایەک دەبتەوەکەوە ئەو دەستەی دەرێتەوە هەر دەرسێک بدە و دەرساری کەلەکەن ئەو منداڵی زەحمەتە بەڵام ئەگەر مامۆستایەک ببێ ڕۆڵە گیان وەڵڵاهی دەرسی بیرکاری زۆر زۆر ئاسانە هەوەرە چەند قاعیدەی ئاسانی پێبرێ ئەو دە پێوەرە بابەت بزانام لە بچت تێناگەی بزانە بەو شێوەیە ئەگەر هات هاوچێشەکانی لە بۆ ڕۆن کردەوە قاعیدەکانی لە بۆ باس کرد شتەکەی لەلا زۆر زۆر ئاسان دەبی هەموو شتەی دوای فێربوون ئاسانە وەکو وتراوە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين